ژنانی سەرکردە لە کوردستان داوا دەکەن ڕێژەی بەشداریکردنی ژنان لە ناوەندی بڕیاردانی حکوومەت و حیزبەکان زیاد بکرێت و بەشداری کارایان پێ بکرێت. یاساکە دەرچووە یعنی پێویست ناکە باس لە دەرچوانجنی ئەو یاسا بکەینەوە. ئەوانەی لەو هۆڵە کۆبوونەتەوە ژنانی سەرکردن لە ناو پارتە سیاسیەکانی کوردستان، بەڵام هەمویان گلەییان لە حیزبەکانی خۆیان و حکوومەت هەیە کە وەکو هاوڵاتی پلەیەک سەیری ئافرەت ناکەن و ڕێگا بۆ ژنان خۆش ناکەن کە پۆستی باڵا لە حکوومەت و حیزب وەربگرن. لەو دیدارەدا ئێمە ئەمانەوێت پێگەی ژن لە ناوەندی بڕیار بەهێزتر بێت و لە دانوستانە سیاسیەکاندا بەشداری بە ژنان بکرێت لەگەڵ ئەو هەموو هەوڵانەی کە ڕێکخراوەکانی ژنان و ژنانی پارتە سیاسیەکان ئەیدن، بەڵام بەداخەوە تا ئێستاش بە تایبەتی لە دانوستانی سیاسیەکان هیچ بەشداریەک بە ژنان ناکرێت یا گەر بیشکرێت زۆر کەم و ئێمە قەناعەتمان وایە ژنان ئەتوانن هۆکارێکی باش بن بۆ لێک نزیک بوونەوەی لایەنەکان و برەودان بە ئاشتی. هەرچەندە تا ڕادەیەک ئافرەت لە ناو کای سیاسی و حکومڕانی لە هەرێمی کوردستان دەبیندرێت، بەڵام ڕێژەکەی بەو جۆرە نییە. بۆیە ژنانی سەرکردە دەیانەوێت بە یاسا حکوومەت ناچار بکەن ڕێژەی لە 130 کورسیەکانی کابینەی حکوومەت بۆ ژنان تەرخان بکرێت. لە خولی ڕابردوو پرۆژە یاسایەک هاتە ناو پەرلەمانی کوردستان خوێنەوە یەکەمیشی بۆ کرا کە هاتە ناو لیژنەی یاسایی، لە ناو لیژنەی یاسایی نەتواندرا راپۆرت بنووسرێتن لەبەر نەبوونی نسابی قانونی. پرۆژەیەکە زیاتر پەیوەستە بە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەوەی یاسای هەمواری ئەنجومەنی وەزیران بکرێتن کە هەمواری ئەو یاسایە نەکرا. ئێمە نەمان دەتوانین دەست ببین بۆ ئەو پرۆژەیە چونکە کە داوا بکەین 180 هەبوونی ئافرەت لە ناو سەکتەرەکانی حکوومەت و لە ناو کابینەی تازە حکوومەتی هەرێمی کوردستان هەبێتن، ئەوە بە پەرلەمانی کوردستان ناکرێتن، دەبێت یاسای ئەنجومەنی وەزیران هەماوە بکرێتن. ئەندامێکی سەرکردایەتی پارتیش هۆکاری بەشداری پێنەکردنی ژنان بە شێوەیەکی کارە لە ناو حکوومەت و حیزب بۆ عەقڵیەتی پیا و سالاری دەگەڕێنێتەوە. دەڵێت ئەو عەقڵیەتە ڕەنگدانەوەی لە ناو حیزبەکانیش هەبووە. عقليتەکەیە حزبەکان چێن لە نەتیجە کۆمەڵێک کەس پێچیان دەهێنن. ئەم عقليتە باوەی لە کۆمەڵگەی ئێمە متمانەی بتوانای ئافرەت نییە، متمانەی بەوەی نییە کە ژن دەتوانێت لە ناوەندەکانی بڕیار و سیاست و هەموو ئەو بوارانە بتوانێت ڕۆڵ ببینێت چونکە ئەو تەجروبەمان نییە. ئەو کە تەجروبەکە نییە تۆ بە گومانەوە تەماشای ئەزمون ئەو داواکاریانە دەکەی. بۆیە دەڵێن دەرفەت بدەن کە دەرفەتیشتراوە لە ناو پەرلەمان خۆیان تاقی کردەوە، لە ناو حکوومەت وەکو وەزیر خۆیان تاقی کردەوە، لە ناو حزبە سیاسیەکان وەکو ئەندامی قیادی خۆیان تاقی کردەوە. زۆر جاری شوێ پیاوەکان پاساو بەوە دێنەوە ئەگەر ئافرەتێک یان لەو هەموو ئافرەتەی کە لە ناو ناوەندانان چەند ئافرەتێک ڕۆڵەکەیان زۆر بەهێز نەبوو دەڵێنەوە تە فلانماندانا و نەیتوانی، بەڵام ئێمەش دەتوانین پەنجە درێژ بکەین بۆ سەدان پیا و کە زۆر لاوازن و ناتوانن بەڵام لە مەوقعەکانیان دەمێننەوە. ئەو دیدارەی ژنان سێمین کۆبوونەوەی لووتکەی ژنانی سەرکردەی کوردستان بوو کە هەموو جارێک جەخت لە بەشداری پێکردنێکی کارای ئافرەتان لە ناوەندەکانی بڕیاری حیزبەکان و حکوومەت دەکەنەوە، بەڵام تا ئێستا داواکاریەکانیان جێبەجێ نەکراوە. تەنانەت لە پێش پێکهێنانی کابینەی هەشتەمی حکوومەتی هەرێمیش هەمان داواکاری ئێستایان هەبوو، بەڵام دواتر تەنها یەک وەزیر ئافرەت بوو، بۆیە پێناچێت لە کابینەی نوێمش گوێ لە داخوازیەکانیان بگیرێت. وەلی سەلیم، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.